سڵاوتان لێبێ و هەموو کاتێکتان باش پێ بینێرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و بەرنامە پەرزانەکەی خۆتان چارە. لەناو کتێبخانەی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانیەوە ئەو زانکۆیی کە بەم دوایە لە ڕیزبەندی زانکۆکانی هەرێمی کوردستانە بوو بە یەکەم زانکۆ و لەسەر ئاستی عێراق بوو بە سێهەم باشترین زانکۆ. دەمانەوێت لە دوو ئەڵلقەیەک بە دوایەکدا باس لە ڕۆن و زەیت بکەین کە بریتە لە تەوەری ئەم دووەڵلقەی بەرنامەی چارە. دەمانەوێت بزانین کە ڕۆن و زەیتەکان چین و چۆن و پۆلەنەکانیان چین و کۆمەڵێک زانیاریمان بەرگێ و بەرچاو بکەوێت کە لەوانەیە یەکەم جار بە بیبیستن دەربارەی جۆرەکانی ڕۆن و زەیت. پێشەوە یەک ئینفۆگیان یەک دانە کاریکاتێری بچووک ئەبینین کە باس لە ژیانی بۆب ئەکا کە قەڵەو بووە ژیانی ڕابردووی بۆب چۆنە ژیانی ئێستەی چۆنە و پاشەوەگەڕنە خزمەتان لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیم جەباری بەردەوام بین. ئەو کەسەی کە دەیبینن ناوی بۆبە بەداخەوە بۆب کێشەیەکی تەندروستی هەیە و بەڵام هەستی پێناکات. لەبەر ئەوە پێویستە بڕوانینە ژیانی ئاسایی بۆب تاوەکو بزانین ئایا لە ڕاستیە هیچ کێشێکی هەیە. بۆ بەیانیان لە خەواڵ دەسێ و نانی بەیانیان دەخوات و بۆ ئۆتۆمبیلەکەی دەڕوا بۆ سەرکار و ژەمێک نانی بەیانی تر دەخوا دواتر بەکاری نووسین و نانی نیۆڕۆ دەخوات و لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە قسە لەگەڵ هاوڕێ و هاوکارەکانی دەکات. دواتر بە شۆفێرەکەی دەڕواتەوە بۆ ماڵەوە کوپێک چاو پسکیت دەخوا و ڕۆژنامە دەخوێنێتەوە. دواتر سەیری تەلەڤیزیۆن دەکا و دواتر نانی ئێوارە لەگەڵ هاوسەرەکەیدا دەخوا. دووبارە سەیری تەلەڤیزیۆن دەکا و دواتر دەچێتە شوێنی خەوتن و دەخەوێت. ئەوەی لە ژیانی بۆبدا بینیمان هیچ کێشێکی تیادا نییە، تەنها ئەوەندە نەبێت کە جەستەی بۆب وزەیەکی کەمتر سەرفەکە وەک لەوەی پێویستی پێیەتی و لەگەڵ ئەوەشدا ئەو وزەی کە دەمێنێتەوە بە شێوەی چەوری لە نێو جەستەدا هەڵدەگیرێ و تووشی قەڵەوی دەکات. بۆبیش پێویستی بە قەڵەوی نییە مەگەر بێوێت گەشتێکی دوور بکە یان تووشی قەیرانی خۆراک بێ لە وڵاتەکەیدا. سەرەتای قەڵەویش بە کاڵەکەبوونی چەوری دەست پێ دەکات و شێوەی جەستا ناگۆڕێت کە ئەماش مەترسی توشبوون بۆ کێشەکانی دڵ و بەرزبوونەوەی فشاری خوێن و بێتاقەتی زیاتر دەبێت. ئەگەر بمانەوێت زیاتر لە مێژووی ژیانی بۆ بزانین دەبێت بۆ چەندین هەزار ساڵ بەل لە دایکبوونی بۆ بگەڕینەوە بڕوانینە باپیرە گەورەی بۆ تاکو بزانین چۆن ژیاون و بە جۆرێک مرۆڤ لە ڕابردوودا بە هەوڵی خۆی و توانای جەستەی خۆی خۆراکی پەیدا کردووە. ئەویش لە ڕێگەی ڕاوکردن و دواتریش ڕۆژانە پێیەکانی و هەموو ماسوولەکانی جەستی بەکارهێناوە بۆ سەرکەوتن و مەلەکردن و کاری تر. لەگەڵەوەشدا هەموو جۆرە گۆشت و میوە و سەوزەواتێکیان خواردووە. بۆب لە کەسێکی چالاکەوە گۆڕا بۆ کەسێک کە پێویستی بە سیستەمێکی خۆراکی ڕێک و پێک هەیە. سەبارەت بە کێشەکەی بۆب زۆر بە ئاسانی چارەسەر دەکرێت لەبەرەوەی بۆب کارکتەرێکی کارتۆنی و ژیانی چارەسەر دەبێت. بەڵام بۆ من و بۆ تۆ دەبێت چاودێری ژەمەکانی خواردن و جوڵەکانمان بکەین و تاوەکو خۆمان بە دوور بگرین لە بەرزبوونەوەی کێش. بۆ قسەکردن دەربارەی جۆرەکانی ڕۆن و زەیت و کەرێ و پەنیر و ڕۆنی باش و ڕۆنی خراپ و ئەوەی کە لە پێشەشی بەرنامەکە بۆم باسکردم زین کامیان سوورە و پێویستی بە ئاگرکوژێنەوە هەیە بۆی دڵمان فێنکاتەوە کامیشیان وەکو ئام کە هوە سەوزە زەڕورە بۆ لەشمان و پێویستە بۆ زیندە چالاشیمان. میوانداری بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیم جەباریەکەین کە بەڕێزیان پسپۆری کلینیکی خۆراکە واتە چی؟ واتە ئەو کەسانی کە لە ناو عیادەکان ناو خەستەخانەکانە کاران ئەوەیە کە لە بەرنامەی خواردن بکۆڵنەوە و بەرنامەی خۆراکی تەندروست بە پێی پێویستەکانی لەشدا بنێن. پسپۆرەکەی ئاواهەیە پسپۆری کلینیکی خۆراک و لە هەمان کات مامۆستای زانکۆی سلێمانی و بەرپرسی ڕانکینی زانکۆی سلێمانی. ئەی ڕانکین چی؟ ئەو شتێوەی کە پێ دەڵێن ئەم زانکۆی ئەم ساڵ لەسەر ئاستی کوردستان و عێراق و جیهان ئەوەنەمی جیهان بووە. دکتۆر سوپاس کە کاتەیە بێمە. زۆر سوپاس دەکەم. زۆر بەخێر بن کاکتۆر گیان. سوپاس. بەخێر بن بە کۆلێجی پزیشکی ئینشاڵڵا بتوانین زانیاریەکی بەسوود بە هاوڵاتیان بگەین ئینشاڵڵا. ئێمە لە خزمەتی جەنابتان لێتان ناشارمەوە کە 2 مانگ زیاتر ئێمە قەرار وایە ئەم چاوپێکەوتن لەگەڵ جەنابی دکتۆر محەممەد ئەنجام بدەین هەر لەو کاتەوەی کە ئێمە سپۆنسەری میدیایی کۆنفرانسی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی بوونوە پێشەوەش نزیکەی 3-4 ساڵ ئێمە قەرارێکتری بین و بەرنامە بکەین. وایە دکتۆر؟ عەرە بەڵێن کول تاخیرە بیها خێرە هەموو دواکەوتنی خێری خۆی تیا.
ئینشاء الله دکتۆر پێشی بڕێنی ناو بابەتی ڕۆن و چوری و ئەمانەوە حەزەکەم لێەوە دەست پێ بکەین هەڵبەتە کاتەکە کراوەتەوە بەرنمەیەکەکەین دوانەکەین سیانەکەین نەمە لە خزمەتین لەبەر گرنگی بابەتەکە و پاشخانی زانستی بەڕازیشتانەوە و بەڕزانی تریشکە لە بوارەکان ئێمە لە خزمەتین تاوان پیرۆزبایتان لەکەین کە زانکۆی سلێمانی ئەم ساڵ بوو بە یەکەمی زانکۆکانی کوردستان و هەروەها بوو بە سێهەمی عێراق وابزانم لە پاشە و هەواڵەشەوە یەکەم جارەکە دەستگایەکی میدیایی لەگەڵەوە چاوپێکەوتنەکە بۆی باسییان بابەتە بکە حەزەکەم بۆ بینەرەکان زۆر بە زمانێکی ئاسان و سادە ڕوونی کەیتەوە چۆن و بەچی زانکۆی سلێمانی بوو بە یەکەمی زانکۆکانی کوردستان زانکۆی سلێمان طبعا ڕانکین پرۆسەی ڕانکین واتە پرۆسەی ڕانکین بە ڕێزبەندی پلەبەندی بە چەند ئەندیکەیتەرێکی هەیە ئەم ئەندیکەیتەرانە عادەتەن لەسەر ئاسی جیهان خۆی کۆمەڵێ دەستگا هەیە ئەم دەستگایانە باڵێن لە دەرەوە باڵێن ئینتەرناشناڵی هەیە ئەم دەستگایانە پرۆسەی کە ڕانکین بۆ زانکۆکاندان زانکۆکانی جیهان با بڵێن ئەبن بە بەشەوە هەندێک ئیندیکەیتەریان داناوە بۆچی بۆ واتە مەسەلەن بۆ نمونە توێژینەوە قووەتێکی دەبێت توێژینەوەی زانستی قووەتێکی ژمارەی ئەکادیمەکەکان بە پێی تەلە خوێندکارەکان قووەتێکی هەیە و دەرەجەیەکی هەیە ئایا لەسەر ئاسی زانکۆکە چەندێک مەسەلەن بۆ نمونە نۆبل پرایزی تیا دروست بووە بەحسێکی زۆر گەورە و شایستەی نۆبلی پیابیانەوە تا لە بەحسەکان لە چیت ئیمپاکت فاکتەرێکی بڵاو بووەتەوە واتە توێژینەوە زانستیەکان لەسەر ئاسی زانکۆ ئەمە قووەتێکی خۆی هەیە و هەروەها سایتەیشنی توێژینەوەکانیش ئەمانەیش بەسەرچاوە بۆ توێژینەوەکان ژمارەی خوێندکارەکان بە پێی ستافەکان ئەمە توێژینەوە هەیە چەند خوێندکاری دەرەوەت هەیە واتە ئینتەرناشنال ستودنت چەندێکە هەیە لە ناو زانکۆکەیە ئەمەش قووەتێکی هەیە چەند ستافی ئینتەرناشناڵە هەیە ئەمەش قووەتێکی هەیە چەندێک ڤیزیبڵیتیت هەیە ئەو پرۆگرامانەی کە تۆ هەتە چەندێک ڤیزیبڵیتیەوە تا چەندێک دیارە بۆ دنیا ینی یەکێک لە دنیای مەسەلەن یەکێک لە ئەفریقیاوێ تەقدیمی زانکۆی سلێمانی کە هەموو پرۆگرامەکان لەسەر ئاسی ئایتیەکەی و لەسەر ئایسی وەبسایتەکەی چەندێک ڤیزیبڵیتی هەیە بۆی چۆن ئەتوانێت بڕۆ ئەو زانیاریانی بە تەواوەتی دەستی پێ بکە خودی خۆی ئەکادیمیەکەکان قووەتی ئەکادیمیەکەکان ئەمانە هەمووی کۆ ئەکرێتەوە لەسەر ئاستی ئەم کۆکردنەوە ژمارەیەکی بۆ دەرەچێ ئەم ژمارەیە ڕانکینی پێ ئەکرێت لەسەر ئاستی دنیاە بەم شێوازێ ئێمە دوو ڕانکینمانەیە پرۆسی ڕانکینی با بڵین ناو خۆمان هەیە و پرۆسی ڕانکینی دەرۆشمان هەیە هەندێک زانا هەیە هەندێک نەقدیان هەیە لەسەر پرۆسی زانکی لەسەر پرۆسی ڕانکین بەڵام بەعام بەم شێوازە لە پرۆسی ڕانکین ئەڕوات وە لە هەموو زانکۆکانی جیهان ئەم پرۆسەیە بەو شێوازەیە لەتان ناشەرمەوە کە توێژینەوەکانی دکتۆر محەممەد لە زانکۆی سلێمانی دووهەم زۆرترین توێژینەوەی هەیە دووهەم زۆرترین توێژنی زانکۆی سلێمانی دکتۆر کردوێتی هەر لەبەر ئەوش ئالەوەی داخلی بابەتەکەوی دکتۆر جگەلەوەی کە بەڕێزت مامۆستای زانکۆی سلێمانی تو ئەرکەکەت ئەوەیە کە دەرس بڵیتەوە بەڵام بەڕاستی من ئەوەندەی کە بابەتی توێژینەوەکە سەرنجڕاکێشەوە ئەوەندەی خودی کە زانکۆی سلێمانی مامۆستای زۆر گرنگ نییە بەقەرەوە بوو مەڵبات ڕزمە هەموو مامۆستاکان هەیە خۆشم لە زانکۆیەک مامۆستایەتیم کردو کارم وانە وتۆتەوە بەڵام مەزانم کە ئەوەی کە گرنگە لە دنیا ئەکادیمیای ئەوە نییە کە چەند ساڵەوانە ئاڵیتەوە ئەوەی کە چەند توێژینەوەت هەیە و توێژینەوەکان چەند وەک سەرچاوە بەکار هاتوون پێش بەرنامەکەش بینیم کە توێژینەوەکانی بەڕستان زیاتر لە 6,000 جار بەکار هاتووە وەک سەرچاوە بۆ توێژینەوەی تر مرۆڤایەتی بۆ ماوەی زیاتر لە 20 تا 25 ساڵ هۆکاری نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێنی بەڕۆنەکان ئەژمارە کرد ینی ڕۆن تاوانبار بوو لە مەسلەی نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن ئەوە بوو کە زۆر نەسیحەتی خەڵکیانە کرد کە لە چۆری دوورکەونەوە کە چی لەمایان 5 ساڵی ڕابردووە هاوکێشەکە هەڵگەڕایەوە قڵب بۆ ئەوەی کەوالات و خەڵکە لە نازانین جۆ لەشەوە بگرین ئەو کاتە ئانوت کاربۆهیدرات سەلامەتە تۆ لە ڕۆن دوورکەوەرەوە بۆی کە تووشی نەخۆشیەکانی دڵ و بۆرەکانی خوێن نەبی کە باوترین هۆکاری مردن لە دنیا سعکس بۆتەوە لە کاربۆهیدرات مەخۆتەوە ڕۆن بخۆ توێژینەوە زانستیەکانەوەی کە خۆت ئاکادیمیاوی کە خۆت خەریکی توێژینەوەیت ئەڵە چی دەست خۆش پرسیارێکی زۆر گرنگ بەڕاستی خۆی دوولایەنەیە واتە ئەو ڕۆنانە و ئەو چەوریانەی کە زیان بەخشە بە ئێستایشەوە هەر هۆکاری توشبوونە بە نەخۆشیەکانی دڵ کە نەخۆشیەکانی دڵ و بۆڕێکانی خوێن
لەسەر ئاستی جیهانە یەکەمە بۆ مردن باڵێ یعنی ئەژمارەکرێ بە یەکەم هۆکار بۆ مردن لەسەر ئاسی جیهانە دوایەوە شێر پەنجەوەمانە دێ ئەڵبەتە شەرپەنجە لە دوای شەشەمیشەوە دێت بە ئێستایشەوە ئەو چۆری زیان بەخشانەی کەسە باسەکەین دوای بە تەفاسیلی باسیەکەین باشە بە ئێستایشەوە متهمن واتە لە قەفەسی تیهامە هەن بەڵام کام چۆریانن چۆنچۆنی ئەوە تەواتی باسیەکەین باش سەبارەت بە کاربۆهیدرات کاربۆهیدراتی شەبێ بە دوو بەشەوە کاربۆهیدراتێک کە کۆمپلکس کاربۆهیدراتە باڵێ بەڵام کاربۆهیدراتش کە سمپل کاربۆهیدراتە کە ئێمە باسی دیەکەین وەکو شەکر باڵێ کاربۆهیدراتیش ئەوە بەرنامێکی تایبەتی ئەوێ لەسەر ئەوە لە خزمەت ئینشاءالله بە تەواوەتی باڵێ بینەوە سەر دکتۆر پێش بڕۆیتەوە سەر ڕۆنەکە بڕون پێشەوە بڕین مەسەلەی نمونەی کاربۆهیدراتە سمپڵەکان وەکو شەکرە بەڵێ باشە کۆمپلکسەکان وەکو چین کۆمپلکسەکان وەکو دانێوەڵەکان باشە دانێوەڵەکان هەمویان کۆمپلکس کاربۆهیدراتی تایە باشە ئەگەر یەک زمانەکەی تۆزێک بگۆڕم باش لە باتی وشەی کۆمپلکس و سمپڵ وشەی پرۆسست و ئەن پرۆسست بەکاربێنم دەستکاری کرا و دەستکاری نەکراوە باشە بۆ نمونە مۆز و هەنجیر و ترێش ئەچنە ڕیزی کاربۆهیدراتەکانەوە بەڵێ سەرچاوی باشی ڤیتامین و تا کۆتاییەکەی بەڵام لە کاتیگۆرەکانە زیاتر لە ناو کاربۆهیدراتدانێت لە بەروی کە شەکریان بەرزە ئەگەر ئەمە بەراورد بکەین کاربۆهیدراتێکی دەستکاری نەکراوە ئەن پرۆسستە چکە تۆ ترێکە لێکەیت و ئەشۆیت و ئەی خۆیت مۆزەکە بە هەمان شێوە و هەنجیرەکەش بە هەمان شێوە بۆ مناسبەت و هەنجیری وشک زۆر خۆشە نازانم تۆ بینە هەیە لەگەڵانە نییە من زۆر زیاتر لە مێوش بینم لەگەڵ هەنجیری وشکە هەیە ئەگەر مەسەری کاربۆهیدراتەکان بکەین بە کاربۆهیدراتێک کە دەستکاری کراوە لەگەڵ کاربۆهیدراتێک کە دەستکاری نەکراوە باش ئەکرێ ئەوە بڵێن ئەوانی کە دەستکاری نەکراوە سەلامەتتر و زەڕورە بۆ جسمی ئینسان بۆ لەشی مرۆڤ تاوکو ئەوانی کە دەستکاری کراون بەعام ئەم قسەی تەواو بەعام ئەم قسەیە بۆ هەموو کەسێک تەواو بەڵامەکەوێتەوە دوایشەکەوێتەوە سەر حجمی و کاربۆهیدراتی کە توی ئەی خۆی حتا ئەگەر طبیعیش بێ کاڵی دەستکاری نەکراوە بۆ نمونە میوەکە حجمی کاربۆهیدراتۆ سێوێک یان مەسەلەن مۆزێکە خواردنی مۆزەکە زیا خواردنی مۆزەکە دیسانەوە لە ئەسەری ئەبێ لەسەر لە شچکە شکلێکی زۆری بێگومان کە شکلێکی زۆری تیا بوو قانونەکە چۆنە کاک دکتۆر قانونەکە بەو شێوازێ مۆزوعی میوە قانونی میوە بەم شێوازێ چونکە شکلێکی زۆری تایە بەڵام سوودێکی زۆری تایە لە کانزەکان و ڤیتامینەکان و دژە ئۆکسانەکان حتا لە قائیمەی تەصنیفی خواردنەکان ئەگەر سەیری کە ئێمە باشی قاپی خۆراکی تەندروست ئەگەر سەیریکەی هەر بەعام تەصنیفیان کردو و زانانی لە بواری خۆراکە ئەم قاپەیە سەوزەی تەیە لەگەڵیان میوەیە بۆچی ئەم مۆزوعەیە زۆر گرنگە ئەم نامەیە بۆ ئەو کەسانی هەم بۆ ئەوانەی تەندروستن هەم بۆ ئەوانەی کە نەخۆشی شەکریانێ و نەخۆشەکانی تریانێ کەس میوە و خوا سەوزە لەگەڵیا بخۆ کە بابەتەکە بەم شێوەیە کە یەک دەنکە میوە خوارد سێ دەنکە سەوزە بخۆ واتە ئەگەر تۆ بەشێک میوە ئەخۆی کە پێوەتێ بەشێکی لە میوە ئەخۆی ئەبێ سێ بەشی سەوزەی لەگەڵا بخۆی بۆ لەبەرەوەی سەوزە چیەکە سەوزە نایڵێ ئەو شەکرە زۆرە کە لە میوەکەی هەیە هەڵمژرێ بۆ ناو ڕیخۆڵەوە هەروها زوێ زیانی پێ بگەێن ئەمە ئیشی سەوزەکەی لێرەیە و لەگەڵی شایە دەوڵەمەدە بە کانزاکان و هەموو کانزاکانی میوەکە و لەگەڵ کانزاکانی سەوزەکە و لەگەڵ پێکاتەکانی دژە ئۆکسانەکانی سێ میوەکە لەگە سەوزەکەیە سوودێکی باشە بە بێ زیانەکانی بیرمە ئێمە کە مناڵ بووین کە میوان نەژێڕا لە ماڵان شەوان خاریشی لەگەڵا دانرا ئەکرێ ئەمە خۆی لە خۆیان هۆکارێک بێ بۆی چکە خارزات لەسانە و پێنجی ئاوە دڵنیایی و لەما بە شکریانتیانیان ئەوەندە کەمەکە نگلجە بڵە یعنی کە ئەکرێ ئێمالی بکە حسابی بۆنەکەی ئەکرێتەوە مەسەن لە میوانی لەگەڵ مۆزەکە داگری خارێکیش داگریان سێوێ هەرچێکە داگری خارێکی لەگەڵ داگریت ئەمە بکرێ بە کولتور زۆر مهمە کاک دکتۆر بکرێ بە کولتور واتە کە میوە و جێبی میوە و هێنا ئەگەر سەوزەی لەگەڵا بوو جگە لە خیارەتوانی ترۆزی دانێت جگە لە خیارەتوانی کاهودانێت ئەگەر بکرێ بە کەلتور زۆر مهمە کەلتورێکی کۆمەڵایەتی میوە و دانا سەوزەی لەگەڵادانێ میوە و هێنا سەوزەی لەگەڵا بێنی چونکە زۆر گرنگە وەکوتم شەکر کەم ئیمتیساسەکرێ لەو لاوە چی ئیسفادی لەکەی فایبەری زیاترە چکە لەش پێویستی بە فایبەرە ڕۆژانە تۆ پێویستە بە 2 گرام فایبەر زیاتر هەیە ئەم 2 گرام فایبەرە لە چۆ زیاترە لە میوەیەتیایەتی لە میوەیە فایبەری تایە بەس وەک میوە وەکو فایبەری سەوزەکە نییە ئەمە
یەک شەکرەکە وەکوتم نایاڵی هەژم هەڵمژرێ بە زۆری سوودێکی زۆری تایە هەردووکیان بە هەردووکیانەوە دژە ئۆکسانەکان و ڤیتامینەکانێکی زۆری تایە و کاتە ئیسفادەی لێکی بە بێزیان بەێزیان کەمێک باسی مەسەرەی خواردنمان کرد و هەروەها پەیوەندیدار بە نەخۆشەکانەوە کەمێک ئەوەستی ئینفۆگرافیکێکی کورتمان هەیە دەربارەی خواردن بە شێوشی گشتی و هاوتاکردنی لەگەڵ وەرزشە پاشە گەڕمە خزمەتان لەگەڵ دکتۆر محەممەدا بەردەوامە بین وەک گوتم چەندێکمان پێویست بکات دەگەڵ مابەتە بەسەریە بین بینەرمان من. هاتینەوە خزمەتتان کەمێک وەستان دەربارەی مەسەلەی کاربۆهیدرات و زۆر بە کورتی بە دەرەوەتان کورتکەمەوە دکتۆر محەممەد فەرمووی کە هەر کاتێک میوەتان خوارد لەگەڵیا ساوزە بخۆن لەبەر دوو هۆکاریەک لەبەرەوەی کە ساوزەکە کەمتر ڕێگە بەم ژینەوەی شەکرەکە دامە هەم بۆ لەش ساخەکانم قسەی ڕاستە هەم بۆ کەسانی کە نەخۆش شەکران هەیە و دوو لەبەرەوەی کە خودی ساوزەکان سەرچاوی ڕیشاڵن ڕیشاڵ فایبەر ئەوەیە کە واکە خواردنەکە لە لەشتا کۆ نەبێت و تووشی قەبزی نەبیت و بە ئاسانی بکەوێتە ڕێو بۆ خۆشی هۆکاریش پارێزەر لە نەخۆشەکانی دڵ و هەروەها جەڵتەی مێشک و جەڵتەی دڵ هاوڕای دوانە سەرم بۆ دڵنیاییەوە جگەلەوەیش سەرچاوێکی باشە بۆ فایبەر ئەو فایبەرە ئەو بەکتریایە لە ڕیخۆڵی ئینسانە ئەتیمادی تەواوەتی لە سەرکات بۆ ئەوەی کۆمەڵێشتی باش بە سوود بگەێنێ دیسانەوە ئەو ڤیتامینانە دروست دەکاتەوە دیسانەوە مادمەواد دروستەکات بۆ دابەزنی کۆلسترۆلیش ئەو بەکتریایە فامە سوودێکی زۆر سوودێکی باشی هەیە هەر بەو ناسبەتەوە لە مەسلەی کۆلسترۆل لە جەناب زۆر لە مشارە زاتریت کە ئەمە ئەوەی کە خەڵک پێیان کۆلسترۆلی باش و کۆلسترۆلی خراپ ساوزەکان لامەوە بێ ڕۆڵێکی باشیان هەیە لە دابەزانی کۆلسترۆلی خراپە کۆلسترۆلی باش مەرز نییە بەرز بکەنەوە بەڵام کۆلسترۆلی خراپ دایبەزانێت دکتۆر ئەگەر چی وعدمان وایە لە خزمەتە بەرنامە لەسەر نان بکەین بە تایبەتی چکەم کە قسەمان کوتمان نان و ڕۆن بەرنامە لەسەرەوەکەین بەڵام هەر لە مەسەلەی کاربۆهیدراتە کە بۆستی نوویتر تێی پەڕێنی بێگومان تۆ مۆزێ بخۆی زۆر لەوە سەلامەترە پاخلاوە بخۆی وایە بەس بۆ کە مۆزەگە خۆی بێگدا تێرە خۆی پاقلاوانیە دوان و سیان و چوارەوە حەزەکە هیتر بخۆی ئەمە هۆکارێکی زانستی هەیە لە پشتیەوە هۆکارە زانستیەکەی خۆی ئیندێکسی کاربۆهیدرات با بڵێن شیرینیەکی زۆر ئەو سمپڵ ئەو شەکرەی کە لە پاخلاواکە هەیە ئیندێکسێکی زیاتری بۆدا وزی بۆ ئەوەی خواردنی ینی با بڵێن شتیهاکەرەوەیەکی دوایی زیاتر ئەبێت لەشی داوای کاریگەری لەسەر هۆرمۆنیشەکە هۆرمۆنی با بڵێن ئەنسۆلین بەرزەکاتەوە باڵێ بە دڵنیایی کە کاریگەری لەسەرەوەکە خودی خۆی ئەنسۆلین ئەنابۆلیکە باشە پێویستی بە چییە پێویستی بە وزەی تر ئەکات لەش داوای وزەی ترەکە ئیندێکسی باشترە بۆ ئیشتیهاکردنەوە بۆیە سیرەکەی لەش زیاتر داوای خواردنی باقلاواکە لە بینی مەسلەی شیرینی و سەوزایە بۆ نمونە هەمومان حەزەکەین شیرینی بخۆین بەلای کەم ئەگەر پاقلاوەش نەخۆین لەبەری کاڵەن خراپە گەرچی زۆر بەلەزەتە گریمان مۆزە خۆین باشە بەڵام لەشمان یان هەنجیرە خۆین بۆ نمونە ئێستا تۆ هەنجیرێک و بڕۆکلێک لە بەردەسادا بنێن هەموو کەس دەست بۆ هەنجیرەکە ڕاکێش دەست بۆ بڕۆکلێکە ڕناکێش ئەمە پرسیاری ئەوە بکەم لە هەندێک تۆژینەوەی ئاماژە بەوە عادەتکە بۆیە مرۆڤ حەز لە خواردنی شیرینەکە ئاکە ئەوەی کاربەکەیتی ئەوەی کە شەکرەکەیتیا لەبەرەوەی کە وەرگرەکانی ناومێشک ڕسەپتەرەکانی ناومێشک لە کاتی خواردنی شیرینە دۆپامینە ڕێژن یەکێک لەوانە یەکێک لە میکانیزمەکانەوەی پێدەڵە هی زیاتر باڵێ بە دڵنیە بەڵام لە بڕۆکلیام شتەمان نییە باشە کەواتە ئەوەی کەوا لە مرۆڤەکە سەوزە بخوا
ئەو شتەنیەکە لە ناو مێشکە هەیە و بڵێ دێڵ بە هەیتر بخۆین بەڵکو تەنها زانیاری و هۆش و ئاگایی خۆیەتی هۆش و ئاگایی خۆیەتی ئەوەی من بە بەرچاوم بکەوت بێت لە توێژینەوەی زانستیەکان هۆش و ئاگایی خۆیەتی بۆ ئەوەی بتوانێت باڵانسی تەندروستی بکات باڵانسی زیانەکان و زەرەرەکان و سوودەکان بکە بەڕاستی باش ئەو کاتاگەر تۆ مەسەلەی هۆش و ئاگایی نەبێت لەوانە سەوزە قەت نەخۆی وەکو حەز باشە دروستە هاوڕای باشە دکتۆر بینە سەرباسی ڕۆنجارێکی تر ئێمە لە ترافیک لای تا سێ ڕنگمان هەیە سوور پرتەقاڵی سەوز جەناب زۆر لە من باشترە زانی ئەمە لە فود لیبڵی ناوەکارە هێن لە کاتی دانانی ژمارە نووسینەکان لەسەر خواردنەکان و بۆی کە خەڵک بزانێت کامیان مەترسیدارە کامیان بە ناوەند مەترسیدارە کامیان سەلامەت و سەڵام دووبارە ئەمەژەشتان بۆ پێم وەکە ئەمە هیچ کێشێکمان لەگەڵ هیچ کامێک لەم براندانانێ بەرکۆڕ بە سوڵفە چمەتەوە مارکێتێک کۆڵم ژاردوو هێناوە لەگەڵ خۆمان خەڵک فێر بۆ هەر نەگەتیڤ و قساکە ئەمە با لە پۆزەتیڤ و قسە بکەین لە ڕۆنەکانە کامیان لەمانە زەڕورە بۆ لەشی مرۆڤ زۆر قسەیەکی جوانە مهمترین شت جارە لەوە دەست پێ بکەین خودی خۆی ئایا ڕۆن یان چەوری لە باش سوودی هەیە بۆ لەشیانە طبعاً بە دڵنیاییەوە ئەو وزەی ئینسان کە وەرێگری واتە لە خواردنەوەرێک تۆ خواردنە خۆی وزەی لێ وەرەگری ئینسان تقریبا ئەگەر کەسێک مەسەلەن لەشی 70 کیلۆ بێ پێویستی بە 2500 کیلۆ کەلۆری بە پێی گایدلاینی دنیا گایدلاینی خۆراکیەکان ئەبێ لە 30% ئەو وزەیە 30% ئەو 2500 کیلۆ کەلۆریە بێ لە چەوریەوە بێ یعنی یەک لە سەرسەی وزەکانی کە وەرێگرێ بە لە چەوریەوە تقریبا یەک لە سەرسەیەکە باڵا یەک لە سەرسەیەکە تقریبا ئەم 30%ە بۆ نمونە ئەگەر بڵین 2500 کیلۆ کەلۆری بێ ئەگەر 30%ەکەی 2500ەکە حساب بکەین 750 کیلۆ کەلۆریە بێ لە چەوریەوە بێ ئەبێ لە چەوریەکانەوە 750 کیلۆ کەلۆریەکە تقریبا بە حدودی ئەگەر بی وای لێ بکەی بیخەیتە غرامەوە چونکە یەک غرامێکی چەوری یەک غرامی چەوری 9 کیلۆ کەلۆریەیە ئەگەر 750 کیلۆ کەلۆریەکە دابەشی نۆکە بکەی تقریبا 83 غرام ئینسان لە ڕۆژێکە ئەگەر وەزنی هەفتای من باسی دایمەن وەزنی میثالی با بڵین هەفتای یەکێک باڵایس ئەگەر 170 بێ ئەمە تقریبانەکە 83 غرام چەوری ئینسان پێویستی پێێتی بۆچی پێویستی پێێتی لەش بۆچی پێویستی بە چەوریە لەبەرەوەی چەوری خانەکانی لەش خانەی چەورین لێە ئیسفادەی لێکەی خاڵی دووهەم هەچی سێکس هۆرمۆنەکانیە پێویستی بە چەوریە خاڵی سێەم وەکو وتمان لە سا چەوری سەرچاوەیەکی باشە بۆ وزە لە دوای کاربۆیدراتەوە خاڵی چوارەم چەوریەکان کۆمەڵە ڤیتامینی لەسەر کۆمەڵە ڤیتامین لە چەوری ئاتێتەوەتە بۆ نمونە ڤیتامین ئەیە ڤیتامین بەزەبت ئەو ڤیتامینانە لە چی هاتوێنەوە لە چەوری هاتوێنەوە فەیەمە لە چەوریا سوودی لێبینەوە هەر لەبەر ئەمە ئەو کەسانی کە ڤیتامین دیان بووە نووسێ ئەڵای ڤیتامین دەکە لەگەڵ کەچکە زەیتی زەیتونە بەزەبتەوە ئەو قسەیە تەواو بۆی دەستی ڤیتامین دیەکە بگرێت و ئەمە ئەمانە سوودی چییە؟ ئەمانە سوودی چەوریە بۆیە ئێمە ئینسان بێت چەوری بخوا ئەمە خاڵی یەکەم خاڵی دیوەم ئەگەر بینەوە سەر چەوریەکان باشە چەوری بە چی شێوازێک ئێمە کاگتۆر کە باسی ڕۆنەکەین کە باسی ڕۆنەکە ئێم ڕۆنانەی کە ئێمە دامانەوە ئەبێ بیکەینە دوو بەشەوە باشە بۆ بیکەینە دوو بەشەوە بەشێک بە ساردی بخورێتەوە ڕۆنەکە بەشێک گرم بکرێتەوە باش دەتۆ با من ئەوە یەک ئەم دوو مێزەکە ئەم دوو تەبلەکە خۆ عزێتمەیە من هەردووشیان جیاکەمەوە ئێستا ئەوەی کە بە ساردی ئەخری ئەوەی کە بە گەرمی ئەخورێ سامە ئەمە کە پێڵەن هین ئەو دووبارەیەکەمەوە کێشمان لەگەڵ هیچ براندەکانێ بۆ هیچ کەسە گلەیمان لێ نەکە ئەمە هەر بەڕێکەوت لە مارکێتێک هێناومانە نە سەپۆرتی هیچ براندەکەین نە دژی هیچ براندێکین نە دیعای بۆ هیچ براندەکەین نە دژی هیچ براندێکین ئەمە ئەوەی کە پێڵەن کرێمە چیز ئەمەی کە بڵین پەنیرە بەڵە بە شێوەی کرێمە ئەمە بە ساردی ئەخورێ ئەم جەماعەتە بە هەردوو لا ئەخورێ مامیان خەمە ئێرەوە تاوەکو بزانم چیەکەم ئەم جەماعەتە ئەمە پەنیری چەدارە پەنیرە زەردەکەیە ئەمە کەرەیە ئەگەر چێم کەرەیە ئەکرێت بۆ سوورکردنەوەش بەکار بێنرێت بەڵام زیاتر خەڵک لێرە بەهینەی خوات بە ساردی خوا ئەمەش پەنیرە چوارگۆشەکانە باشە ئەم زەیتانەی تر ئەمە زەیتی زەیتونی ئێکسترا ڤێرجنە زەیتون بیکر ممتاز و ئەمەشیان ئەمە پۆمەسە ئەمان کە پۆمەس بوو وابزانم ئەچێتە ئەم لا دروستە
باشە ئەمە چییە؟ ئەمەش نووسراوە ئەمەش پۆمەسە باشە. باسی چوریەکانمان کرد ئێمە چەریە بێ بە دوو بەشەوە لەسەر ئاسی گەردی گەردێک پێوتێ ساتوریتد فاتty acid واتە تێرەکان و ناتێرەکان. من ئەگەر بە خەیاڵە بێوتم 30% ئەبێ لە چیا بێت بێ لە چەوریا بێ. باشە سوالەکە لێرەیە لەو لە 30% چەندێک ئەبێ ئینسان مرۆڤ تێری ڕۆژانە لە تێر بێ بیخوا تێرەکان بێ چنێکی ناتێرەکان بێ. باشە دکتۆر ئەلێرە بە یەک قوسێکم باشە. سەرچاوەکانی وزە لە لەشی مرۆڤ جەناب لە من باشتریان زانی کاربۆهیدراتە چەوریە پرۆتینە عادەتەن پرۆتین لە هەردووشیان کەمتریتیایە بەڵام تۆ هێلکەیەکە ئەخۆی تر بە کوڵاوی بێ بە سوورەوکراوی بە دەڵامە بێ پرۆتین نیەوە تەنیا چەوریشیتیایە پاقلاوەیەکە ئەی خۆی دووبارە چەوریتیایە کاربیشیتیایە. باشە یعنی ئەم لە ساسیە کە باسی ئەەکەن لە مەسلەی چەوریە ئەو کاتێ بڵین چەوریە پاڵفتەکراوەکە ئەبێوەندە بێت دروستە بە دڵنیاییەوە باسی چەورێ پاڵفتکراوەکە بەڵام تۆکرێ لە عینەن کاتە ژەمێک وەرگری هەم چەوریشی تیابێ هەم پرۆتینیشی تیابێ و هەم کاربیشی تیابێ. باشە ئەسل ساسیە کاک دکتۆر چەندێن چەوری تێر بێ و چەندێک ناتێر بێ بەپی هەموو گایدلاینی دنیا گایدانی خۆراکیەکان پسپۆرانی خۆراک بێ گایدانی پسپۆرانی دڵ بێ کە زۆر لەسەری ئەمان ئەوەستن ئەبێ لە کەمتر لە 11 چەوری تێر بێ کەمتر لە سایە واتە گەر 83 غرامەکە کە باسکرین ئەگە بڵین لە سا با بڵین دەی ئەوە بێت نزیکی 8 غرام ئەبێ چەوری تێر بێ 8 غرام چێشتخۆری خەڵات عادەتەن لەش پێویستی بە چەوری زیاتر پێویستی بە چەوری ناتێرە لە چەوری تێرە تۆ بۆم ئاسانکەرەوە ئەو ڕۆنایی کە لە پلەی گرمیایە لە پلەی گرمیا بەتونیە بێنێتەوەمە چەورە تێرەکانە زیاتر تو تێرەکان ئەمە بەستە لە پلەی گرمی چێت لە پلەی گرمی ژوورەکەیە بۆ نمونە 25 بۆ 27 واتە بەتونی ماوە ئەمە عادەتەن ئەمە چەورەتی تێرەکانی زیاتیایە واگەر بێت و ببێ بە زەیت وەکو زەیتی لێبێەوە بە چەوری ناتێرەکانی زیاترتیایە لەشی ئینسان لەشی مرۆڤ زیاتر پێویستی بە چییە؟ زیاتر پێویستی بە چەورە ناتێرەکانە لە چەورە تێرەکان کە وتمان چەورە تێرەکان لە سادەی کۆی چەورەکانە بێ کە ئێمە لە ڕۆژانە لە خۆراکەوە بەدەستی بینین. ئەمە بابەتێک بینە سەر خودی خۆی ڕۆن و زەیت بابلیتر بە ڕۆن بێ یان بە زەیت بێ کامەیان باشترە پرۆسەکە ئەگۆڕێکا دکتۆر ئەلێرێ قوسم بەرێ باشە بۆی کە لە گۆڕانی پرۆسەکە قسە بکەینەوە پرۆفیسۆری یادر دکتۆر دارا کە پێشتر میوانی چارە بووە ئەو لە مەسلەی زەیت و ڕۆن و هەروەها کەمێکیش باسی سەوزە بۆ نارەکانی کرد و میوە ڕەنگە و ڕەنگەکان لەگەڵ شێرپەنجەیە و لەگەڵ ئەو شتانی کە چشتی تیالێنەی ئایا مسە ئایا فافۆنە هەرچێکە بینەری پرۆفیسۆری دەر دکتۆر دارا بین و ئەگەڕێنەوە خزمەت دکتۆر محەممەد اینجا ئەوی باسی پرۆسەکانی تر بکە ئەو زیاتر بابەتە کیمیاکە باسەکات و ئەم بابەتە پزیشکەکە لەگەڵ مامن. چی باشە بۆ ئەوی کە خەڵک زیاتر بیخوا و لەمە دوورکەوێتەوە؟ تێگڕای ئەو سەوزە و میوانەی کە ڕەنگارن، تێگڕای ئەو سەوزە و میوانەی کە بۆندارن. ئێتە کە ئەڵێن بۆندار تێگڕای بڵین جیا بۆندارەکان ئەگرێتەوە وەکو نەعنا و ڕۆزماری و جاترە و سەیج و هەموو ئەمانە و میوە ڕەنگارەکانیش وەکو شات و گێلاس و تودڕک و هەروەها گێزەر و تێگڕای میوە ینی تێگرای ڕەنگی سروشتی میوەکان ئەگرێتەوە. لەبەرەوە خاڵێکی تر هەیە بڕاستی لەبەرەوە ئێمە چەندێک ناڵم زیادە خۆری بەڵام چەندێک میوە و سەوزەی ڕەنگار بخۆین زۆر گرنگە ئەمانە پیان ئەوترێ کیمۆپریڤێنتتف یاخود ئەو مادە کیمیاویانی کە ڕێگرن لە دروستبوونی سەرەتان کاتێک کە ئینسان تووشی سەرەتانەکە ئەبێت یەن کیمۆتیرەپی ئەدەنێ یاخود عیلاجی کیمیاوی ئەدەنێ. لەبەر ئەوە سەلیقەی گشتی وامان پێ ئەڵێ کە ئێمە
پێویستە پێش ئەوەی کە توژمین خۆمان بپارێزین بۆی ئەڵێ خۆ پاراستن باشترە لە چارەسەر لە ڕێیچیەوە لە ڕێگەی خواردنی دروستەوە و خۆلادان لە خواردن ناتەن دروستەکان خۆلادان یعنی چی یعنی ڕۆن زۆر سوور نەکەینەوە یا کە جارێک سوورمان کردەوە لەو زیاتر بەکاری نهێنین یاخود گۆشتی زۆر برژا و زۆر سوتا و نەخۆین یاخود خۆمان دوورخێنەوە لە بەکارهێنانی خواردنە پرۆسەسکراوەکان بە تایبەتی ئەوانی کە ڕۆناوین بێگومان ئەم ڕۆنی کە ئێمە بەکاری هێنین هەندێک جار ماوادی حافظی تێکرێت ئەو مادە حافظانی کە ئەتوانێت ئەلکترۆنێک ببەخشێت بەو فری ڕادیکاڵی کە لە ڕۆنەکە دروستە بێت ڕۆنەکە چۆن فری ڕادیکاڵی تا دروستە بێت بە شێوەیەکی سروشتی ئەو دەفری کە تێکرێت پلاستیکە ئەگەر پلاستیکەکە ڕوون بێ ینی معڕەزە بۆ ئەو تیشکەی کە بەریەکەوێ تیشک خۆی وزەیە و کافیە بۆ ئەوی کە ئەم فری ڕادیکاڵە دروستکە و هەروەها کاتێک کە ئەیکەیتەوە بەر ئۆکسسیجینەکەوێ ئۆکسسیجینش ئەتوانی ئەم فری ڕادیکاڵی پێ دروستکە و لە کاتی سوورکردنەوە لێنانیشە گەرمی ئەیەتێ گەرمیەکەش دیسان سەرچاوەیەکە بۆ ئەوە خۆ ئەگەر هاتو ئەم زەیتە بۆ نمونە لە ناو دەفرێکی مسا دروست بکرێت یا لە ناو دەفرێکی ئاسنا دروست بکرێت دیسانەوە مس و ئاسنەکە خۆیان سەرچاوەیەکن بۆ دروستبوونی ئەم فری ڕادیکاڵانە هەر لەبەر ئەوەیە کە لە دوای حربی عالەمی دوو هەموو دوای ئەتوانین بڵی ساڵی 50کان و 60کان بە هیچ شێوەیەک خەزانی ڕۆنەکان لە مەغزەنی مز وەکو جاران هەڵناگیرێ لەبەر ئەوەی زانیان کەوا مس و ئاسن و ئەوەی کە پێ ئەوتە میتاڵە قورسەکان یەکێکن لەو سەرچاوانی کە ئەم فری ڕادیکاڵان دروستەکەن کۆی قسەکانم ئەوەیە زەیت بە شێوەیەکی گشتی کاتێک کە یەکێک لە تیشک یا ئۆکسسیجین یاخود بەرگەرمایی ئەکەوێ فری ڕادیکاڵ دروست ئەکات و ئەوەندەش بەڵگەی زانستی هەیە چ لە تاقیگەکانە و چ بەڵگای لەسەر ئەو حیوانانە یاخود ئەو ئاژەڵانی کەوا تاقیکردمان لەسەر کراوە کە ئەبێ بەهۆی باعیسی دروستبوونی سەرەتان لەبەر ئەوە خۆلادان لەم جۆرە بڵین پراکتیسە غەڵەتانەی دووبارەکردنەوەی ڕۆن بۆ نمونە چپس بەکارهێنان چپس خواردن یاخود کرسپس یاخود ئەو ڕۆنی کە بەکار ئەهێنرێ و هەڵەگیرێ بۆ سبەی و بۆ دووسبەی هەموو ئەمانە پراکتیسی خراپن پراکتیسی نەخۆشکەرن و پێویستە خۆمانی لێ دوور بکەینەوە ئێمە بۆیە باسی زەیتەکەین لەبەر ئەوەی زەیت بۆچی شلە لەبەر ئەوەی بۆندی بینی کاربۆنەکانی ناو ترشە چەوریەکان تێر نییە بۆندەکان دەبڵ بۆندە مۆلەقە بەڵام ڕۆن بۆچی تومنە باسی پلەی گەرمی ژوورەکەین لەبەر ئەوەی بۆندەکان تێرە لەبەر ئەوە بە شێوەی توم دەرەکەوێت ئەم بۆندە مۆلەقانەکە لە بینی بڵین ئەتۆمەکانی کاربۆنا هەیە بە ئاسانی کاری تێەکرێت میوە ڕەنگارەکان ئەم بەشە گرنگانی تایە یاخود بڵین ئەم پێکاتە گرنگانی تایە ئەگەرچی بەر نیسبەتێکی کەمن وەکو کلۆرۆفیل وەکو کارۆتینۆید وەکو ئەنتۆسیانینز ئەنتۆسیانینەکان بە هەموو جۆرەکانی ڕەنگی مۆر و شین و پەمەیی ئاڵ و وەکو لایکۆپین بڵین ئێستا هەموو ئەمانە هەموو ئەم ڕەنگانە ئەم ڕەنگە سروشتیانە ترەگەر لە چەوەنەرێکی سوورا بێت یاخود لە شاتوویەکا بێت یاخود لە گێلاسێکا بێت یا لە قۆخێکا بێت یا لە تودرکێکا بێت مهم ئەوەیە لە هەموو ئەمانە جۆرێک یا زیاتر لە جۆرێک لەم ڕەنگە سروشتیانە هەیە ئەم ڕەنگانە ئەوانن کە ئەڵین ڕێگرن لە دروستبوونی سەرەتان یاخود ئەوەیەک ئەم مادە کیمیاویانەی کە لەناو ئەم میوانایە کیمۆپریڤێنتیڤن یاخود ڕێگرە لە دروستبوونی سەرەتان هەروەها ئەو گیابۆندارانەی وەکو وتم پێشتر وەکو ڕۆزماری و جاترە و پونگە و نەعنا و سەیج و هەموو ئەمانە مادە با بڵین تێرپینۆیدەکانیان تایە کە مادەی فینۆڵین ئەمانیش توانای بەخشینی ئەلکترۆنێکیان هەیە توانای بەخشینی ئەلکترۆنێکیان هەیە لەو ڕوەوە کە ئەتوانن فری ڕادیکاڵەکان دابمرکێنەوە و ڕێگر بن لەوەی کەوا تەخریباتی بایۆلۆجی بەسەر خانەکانی جسممانە. پاشەوەی کە بینەری پرۆفیسۆر دکتۆر دارا بووین دەربارەی
کە ڕۆن و چوری و دەفرەکان مەنجەڵەکانی کە چشتی تێلانیت و پەیوەندیدار بە شەرپەنجە و بە درێژای مێژوی بابەتەکە هاتنەوە لای دکتۆر محەممەد ئیبراهیم. دکتۆر محەممەد فەرمووت کە ئەڵین چوری تێر و چوری ناتێر پرۆسەکە ئەگۆڕێ. ئەوەشت فەرموو کە چوری تێر بە هەموو چوریانە ئەوترێت کە لە پلی گەرمی ژوورە لە 25 تا 26 پلەی سیلیزیا بە توندیە مێننەوە. چەورە ناتێرەکان ئەوانن کە لە پلی گەرمی ژوورە بزەیتن شلن. بێمەوە سەر بابەتە گرنگەکەیە وەختێک کە ئەڵین بەکارهێنانی ئەو ڕۆنە چۆن کامیان سوودی هەیە کامیان زیاتر سوودی هەیە و کامیان کەمتر سوودی هەیە بە دوو شێوازە گۆڕدرێ. ئایا ئەمە بە گەرمی بەکاریهێنم یا بە ساردی بەکاریهێنم؟ کە بە گەرمی بەکارهێنم کاک دکتۆر پرۆسە کەوتت بە گەرمی بەکارهێنم پرۆسەکە بە کاملی ئەگۆڕێ. ئێستا هەندێک زانیاری ئەخەمە بەردەست لەوەیە ئەم زانیاریانە شۆک بێ لە لای با بڵین بینەرەوە. خودی خۆی ڕۆن یا زەیت سێشتی زۆر گرنگ هەیە کە بە ساردی بەکارهێنم. سێشت هەیە زۆر گرنگ بەکاری بێ. پێیەکیان پێوترێ تەبانەمە قورسە بۆ بینەر بەڵام هەر بێ باسیکەین پێوترێ ئیسێنشەڵ فاتی ئەسید واتە هەر ڕۆنیە ئیسێنشەڵ فاتی ئەسید. ئیسێنشەڵ فاتی ئەسید یعنی چی؟ لەش ناتوانێت ئەم جۆرە چوریانە دروستکە لە شایە ترشە چوریە گرنگەکەوەریگری کابێ دەرەوە ئەبێ ئیلا لە خۆراکەوە وەریگری وەکو ئەرەکەدۆنیک ئەسید وەکو دیەچەی وەکو ئیکۆ پێنتاسۆنیک ئەسید ئەمانە لەکوێ هەیە لە دەرەوە وەرێگری. عادەتەن ئەم جۆرە چوریانە لەکوێ هەیە زیاتر لە چ ڕۆنێکە هەیە لە بەسەلەن لە ماسیە هەیە لە بەتایبەت ئۆمیگاسی و چوریەکان جۆرە چوریەکانی ترە هەیە لە ماسیە هەیە لە ڕۆنەکانی ترە لە زەیتی زەیتونە هەیە لە زەیتەکانی ترە هەیە بە ساردی بخورێتەوە کە بە ساردی خواردت کە ئینسان ڕۆنی بە سادی خوارد ئەگەر ئێمە بیکەینە پۆلێنیکەین کامەیان باشترین زەیتە یا باشترین ڕۆنە کە تۆ بیخۆی زەیتی زەیتونە واتە ئێمە ئەتوانین بڵێن زەیتی زەیتون بە پێی توێژینەوەکان زەیتی زەیتون کە ئەمیش دوو ئەبێتە دوو بەشەوە زەیتی زەیتونیە بە ساردی دروستکرابێ بەس بە پرێسێکی ساردی دروستکرابێ و زەیتی زەیتونێک ئەگەر بە گەرمی واتە دوایی گەرم کرابێت و دروستکرابێ. ئەو زەیتی زەیتونەی کە بە ساردی دروستکراوە باشترین زەیتە لەسەر گۆی زەوی کە بە ساردی بخورێت واتە تۆ بەیانی هەڵەسی کەوچکێکی زەیتی زەیتون ئەخەیتە سەر هێلکەکە یان خەیتە سەر زەڵاتەکە بۆ ئەوەی سوودی لێبینی ئەمە باشترین زەیتە باشترین جۆرێتی. دکتۆر ئەم دوو شوشەیەکە بەدەستی من و بەڕێستەوە هەردووشان هەرێک لیترە هەرێک یەک کۆمپانیاش دروستی کردوون. بەڵێ ئەمەی کە لە دەستی منە نووسراوە ئەکسترا ڤێرجن ئۆلیڤ ئۆیل. ئێستا بۆ بینەرەکان نووسن ئەکسترا ڤێرجن ئۆلیڤ ئۆیل بە زمانی عەرەبیە بێت بە زەیتون بکر ممتاز وان نووسرا. ئەو جەنابەت چی لە نووسراوە؟ پۆمەس ئۆیل ئۆلایڤ ئۆیل پۆمەس ئۆیل واتە ئەمە بە ساردی دروست نەکراوە ئەمە بە ساردیەکە ئەوەی لێ دروست کراوە دوای ئەو بە پرۆسەی گەرمکردن ئەم زەیتە دروست کراوە. باشە کەواتە لە ڕووی تەندروستیەوە ئەمان تەندروستیەوە وەکو ساردی بە ساردی بەکاریبێنی باشترین جۆری ئەکسترا ڤێرجنەکەی باشترین دوایی زەیتەکانی تر دێتەوە سەر پۆلینەکانی تر کە ئەوەی دیسە لە بەردەسی ئێمەیە زەیتی گڵۆبە ڕۆژەیە بۆ نمونە ئەمە زەیتی گڵۆبە ڕۆژە ئەمە زەیتی گڵۆبە ڕۆژە ئەم زەیتە گڵۆبە ڕۆژەیە ئەگەر بە ساردی بێ ئەگەر بە ساردی من بیخۆم زۆر ئیسفادەی هەیە پۆلێنی شیکەی دێتە چوارەم پێنجەم لەسەر ئاستی زەیتەکانی تر بە ساردی یعنی سەر تۆ ئەکرێ ئەو زەیتی گڵۆبە ڕۆژەیە ئەگەر چی بە گەرمی حازر کراوە بە ساردیش بیخۆی ئەمەش دوو بەشە زەیتەکە زەیتی گڵۆبە ڕۆژەکە ئەبێ بە دوو بەشەوە بەشێکیان بە ساردی دروستیەکەن هەروەکو چۆن زەیتی زەیتونەکە بە ساردی دروست کراوە بەشێکیان بە گەرمی دروست ئەوان چی لێ نووسن کە بە ساردی دروست کراوە ئەوەی بە ساردی دروست کراوە ئەنووسرێ ئۆرگانیک ئەکسپێلد پرێست سنفلاوەر ئۆیل ئەستا بۆتانە نووسین لەسەر شاشەکەەوەی کە ئەم جارویستان بیکڕم بزانن چیەکڕن ئەمە بە شێوازێکی ساردی هەندێک کەسێ هەندێک جانووسراوە ئەمە بە تەبیعی دروستاوە بەس بە کۆڵت پرێس دروست کراوە بە کۆڵت پرێس واتە بە ساردی دروست کراوە ئەمە زەیتی گڵۆبە ڕۆژە بەڵام کە گەرم کرێ و پرۆسەکە خودی خۆی چۆن دروست کراوە کە گەرمی کاک دکتۆر
زەیتی گڵۆبە ڕۆژە بێ یا زەیتی گەنمەشامی بێ یا زەیتی با بڵێن خورما بێ یا زەیتەکانی تر کە بە گەرمی دێتە ناو بازاڕەوە خودی خۆی بە پرۆسەیەکی گەرمیە ئەڕوا چۆن پێوترێ یەکەم گەرمی ئەەکەن کە گەرمیەکەن بۆ 240 بۆ ئەوەی ئەو ڕۆکە هیچی تیان نەمێنێ هەرچی زەیت هەیە دروست بێ خودی خۆی ئەم پرۆسی گەرمکردنە خراپە چکە بۆ لەبەرەوەی هیند کەوتمان گەرمکردن چی مقیاسی باشی و خراپیە point of smoke واتە لە چی پلەیەکە ئەسووتێ ئەو زەیتە کە بسووتێ زەیتەکە ماوادێک دروستەکە پێوتری ئەڵدیهایت مادەیەک دروستەکە پێوتری ئەڵدیهایت ئەم پرۆسەی زەیتی گڵۆبە ڕۆژێ خودی خۆی بە پرۆسەی گەرمیان ڕۆشتووە ئەمجا لە هەمووی مەترسیدارتر ئەوەیە لە دوای پرۆسەی گەرمێکە مەوادێکی تێکەن وەکو هیکسان بۆ ئەوەی ئیتر زەیتی هەرتیان نەمێنێ هەمووی بێ بەدەست بێنن ئەم پرۆسەیە ئەمە لەگەڵ ئەوەیە ئەم مادە خوی مادەی هێکسانەکە مادەیەکی خراپە بۆ تەندروستی ئەمە بابەتەکەی کە لە دەرهێنانی زەیتەکە جارێ مۆزوعەکەیە بینەوە سەر گەرمکردنەکەی کاک دکتۆر بینەوە سەر گەرمکردنەکەی بۆ چێشتی لێ دێ پرۆفیسۆرێکەیە لە زانکۆی لە بریتانیا توێژینەوەیەکی زانستی ئەنجامدا لەسەر هەموو جۆرە زەیتەکان لەسەر چی؟ لەسەر هەموو جۆرە زەیتەکان هەسا سەیری کردوتی بزانم ئەم زەیتانە لە چی پلەیەکە ئەسووتێن یەکەم خاڵی یەکەم لە چی پرۆسەیەکە ئەسووتێن یەکەم خاڵ دووەم خاڵ کامەیان ئەڵدیهایدی زیاتر دروستە بێ وەکوتم دوو مەوزۆ هەیە پرۆسەی سووتان کە سووتانت تۆ کە زەیتەکە و سووتان چی دروستە بێ هەدرەجە دروستە بێ هایدرۆجینایزیشن نەبێ ئەمە یەکەم دووهەم چیە بێ ئەڵدیهای دروستەکە کە زۆر گەرمی بووە تا سووربوونەوەیەکی زۆر ئەڵدیهای دروستە بێ ئەڵدیهای دروستە بێ خودی خۆی دروستکردنی ئەو زەیتە کە ئەڵدیهای زۆر دروستەکە باش نییە بۆ تەندروستی ئەم زانایە کاک دکتۆر چی دۆزیەوە سەیری کرد زەیتی گڵۆبە ڕۆژە بە گەرمکردن مع العلم گڵۆبە ڕۆژە پلەی سمۆکین پۆینتەکەی لە زەیتەکانی تر بەرزترە پلێشی گەرمترا بێ لە 223 ئەسووتێ زەیتی گڵۆبە زەیتی زەیتون لە 210 ئەسووتێ زەیت چەنێ فلترێشنی بۆ کرابێ درەنگتر ئەسووتێ واتە زەیتێک ئەگەر بە ساردی بێت زووتر ئەسووتێ هاوتمان کۆڵ پرێسەکان ئەوەی ئەکسرا ڤێرجن ئۆیڵەکە و ئەکسرا ڤێرجنی با بڵین گڵۆبە ڕۆژە و ئەوەکانی کە باش نییە بۆ گەرمکردن چکە زوو ئەسووتێ فابێ بە هەر بە ساردی بی خۆی باشترە هینەوە سەر ئەوە زاناکە ئەو زانایە کە زەیتەکانی گەرم کرد زەیتی ئەوانە وە ڕەگەر ڕۆنەکانیشە ئەوەی دۆزیەوە ئەم زانایە سەیری کرد زەیتی گڵۆبە ڕۆژە 20 قات لە زەیتەکانی کە ئەڵدیهای زیاتر دروستەکە 20 قات حتا ئەگەر زەیتی گڵۆبە ڕۆژەکە کۆڵت پرێسیش بێ کۆڵت پرێسیش بێ هەر بەو شێوازێ باشخۆی منوتم کۆڵت پرێس ئەسڵەن باش نییە تۆ بۆ بەکاری بۆ گەرمیکەی بۆ سوورەوەکردنی بۆ خەڵک ئاسانی بکەینەوە سوورەوەکردنیەکی قوڵ ئەوەی کە ئەقوت بۆ خەڵک ئاسانی بکەینەوە بابەتەکە چکە بەڕاستی ئاهایتر منەرا بێڕاتگرن بۆی هێواش ئەمە هێواشی ئەو زەیتانەی کە بە ڕێگەی سار تەحزیر کراون بە ڕێگەی ساردەی خۆی باش ئەو زەیتانەی یا ئەو ڕۆنانەی بە طریقی گەرم حازر کراون بە گەرمەی خۆی هاوڕان باشە با پۆلێنی کەینیستە ماوەی ماوەتۆ سەر پۆلینەکەی بە پێ و تۆژینەوە زانستیانە ئەم زۆیتی گڵۆبە ڕۆژەیە چونکە ئەن ساچورەیتت فاتی ئەسیدی زیایە هاوتمان ناتێرەکانی زیاترتیایە ئەڵدیهایدی زیاد بۆ دروست بوو 20 لە 100 لە زەیتەکانی تر و ڕۆنەکانی تر ئەڵدیهایدی زیاتر دروستە بێ وە زووش هەدرەجە ئەبێ ئەم ئەڵدیهاید زۆر دروست بوونە چیە مشکلی ئەمە مشکلەی ئەڵدیهاید کە دروستە بێ مەوادێکی مسەڵتنە
گرێت تووشی شێرپەنجەت بکە احتیمالە دوشی نەخۆشەکانی ڕقبوونی دەمارەکان شێرپەنجە بە کارێنانێکی زۆر بەو شێوازە کێشەیەکە بۆ تەندروستی زیاتر دروستەکە. ئەما کاتە ئەو قسەی کە بۆ گەرمکردن بۆ سوورکردنەوە خراپترین زەیتی گڵۆبە ڕۆژەیە لەو ئەتوانین بڵین بەو شێوازی باشە ئەتوانین بڵێن ئەوە بەپی ئەو ئەنجامی ئەو توێژینەوەی ئەتوانین جا ئەو توێژینێت و خۆت مەسوولی پلەبەندیت ینی لە ڕووی ئەوەی کە پێڵەن هارارتی لە دەن هایڕانکە و زۆر زۆریش بێتانە لە سزە ئەکسپێرمنتە ئەکسپێرمنتە هاتوونە هینیان کردووە ڕێی زەیتەکانیان گەرم کردووە و قیاسی ئەڵامەکرێوەکو سەرچاوێکی ئەوە نەموتەق پشتی بە بەست مطلقە لە بریتانیا مطلقە و لە دنیای شا مطلقەوە توێژینەوەی تریش پاڵ پشتێکە باشە ئەمە یەک ئەمە زەیتی بۆمان دەرکەوت زەیتی گڵۆبە ڕۆژە کە زۆر گەرمت کرد هەتاوەکە کەشتیستیا سوور بکەیتەوە خراپترین نەوعی زەیتە خراپترین نەوعی زەیتە جاگرنگە هیچ کۆمپانیایەکە هیچ وڵاتێک زیاتر لە زەیتەکانی تەبان زەیتی مەسەلەن بۆ نمونە گەنمە شامی شار دروستی کردووە بەس وەکو زەیتە گڵۆبە ڕۆژەکە نەبووە زەیتی خورماکەی شاروا دروستی کردووە بەس وەکو ئەوەی تر نەبووە ئەمجا بە نەتیجەیەکی ترشی پێ بڵێم کە شۆک بوو لەلایە و زانایە دوو ئەو زەیتی گڵۆبە ڕۆژێ لەگە زەیتی گەنمە شامێکە و زەیتی خورماکە دوو ئەڵدیهایدی تازە دروست کرابوو کە پێشتر دروست نەیان دۆزیبەوە شتی تازەتریان دۆزی شێرپەنجە دروست بکە لە نەخۆشەکانی دڵ لەوەیە شێرپەنجە بۆ فترێکی زۆر بێت ئەمە نەتیجەیەکی شۆک بوو لەلایە و زانایە وازەح بۆ ئیستاکە ئالێرا ڕاتەگرم ئینفۆگرافیکێکی کورتە بینین دەربارەی خواردن و شێرپەنجە چین ئەو شتانی کە شێرپەنجە دروستەکەن پاشە گەڕەمە کۆتایی بەرنامەکەتان پێشکەشەکەم درێژەی گفتوگەکەمان لە ئاڵلقەی داهاتووی چارەیە بەردەوامە بینەوە. لە مەڵقەی بەرنامەی چارە زۆرمە بەسمان بوو کە سەرستان بۆ ڕابکێشین کە ڕۆنەکان چاوریەکان سەرچاوێکی باشی وزن لە لەشی مرۆڤ وەک باسمان کرد سێ جۆری سەرچاوی وزەمان هەیە لە لەشی مرۆڤ کە بریتین لە کاربۆهیدراتەکان کە لە شەکر و نان و ئەمانە خۆی بینێتەوە کە خۆیان بێ ئەڵلقەی داهاتوو ناداهاتووتر بۆتان باسەکەین و پاشەوە پرۆتینەکانمان هەیە کە ئەکرێ پرۆتینی ئاژەڵی بن وەکو گۆشتەکان و ئەکرێ وەکو گۆشت و هێلکە و ئەکرێ پرۆتینی ڕۆکی بنۆک و نیسک و نۆک و پاکڵۆ فاسۆلیا و سەرچاوی سێمی وزە بریتە لە چەوری بەڵامەکەێت سەر بڕێکی کەچەنێکی بەکارێن تو ڕیزبەندەکانی کە لە بەردەمەکە بۆمان باسکردن ئەوەی کە زۆر گرنگە دەربارەی ڕۆن کە بیزانینگەلەوەی کە سەرچاوێکی باشی وزەیە ئەوەیە کە هەندێک ڤیتامینۆک و ئەی و دی و کەی لە ناو ڕۆنە ئەتوێنەوە و ڕۆنەکان چەورەکان سنە پێکهاتی خانەکانی لەشی مرۆڤەوە و هەروەها پێکهێنی ئەوەی ئەوانن کە پیانەوترێ هۆرمۆنەکانی نێرەکی و هۆرمۆنەکانی مەیەکی بەڵام دەربارەی ڕۆن پێویستەوە بزانین جامانە لە هەر براندێک کە دروستکراون ئەو کاتەی ڕۆنێک بەکاربێنین بۆ سوورکردنەوە هەتا کۆگاتە پلەی قرچاندن ئەوەی کە ئینگلیزی پێوترە سمۆک پۆینت کەوێ بە دوو کەڵ پلەی قرچاندن هەتا ئەتوان ئەوە مەکەن و ئەگەر کردتان پێویستە ئەوە بزانن کە لە هەمووی خراپتر بە پیتۆژینۆ زانستەکان کە دەرکەوتەوە دکتۆر محەممەد ئیبراهیم جەباری باسی کرد ئەوەیە کە ڕۆنی گڵۆبە ڕۆژە لە هەموویان خراپترە پاش ئەوە ڕۆنەکانی تری وەکو ڕۆنی خورمادێت بەڵام ڕۆنی زەیتون ئەوەی کە نووسراوە پۆمەس ئۆیل ئەویان لە هەمووی سەلامەترە بۆ
سوورکردنەوە بەڵام ئەگەر پلەکەی زۆر گەرم نەبێت بە شێوێکی گشتی هەمویان دەکرێت بەکاربێنێت و وەل هەمووشیان گرنگتر بریتێ لە ڕۆنی زەیتی زەیتونەکە پێوترە ئەکسترا ڤەرجن ئۆلیڤ ئۆیل زەیتون بکر ممتاز کە ئەویان خۆراکی لە شەوەکە و کاهوە گرنگە بۆی کە لە شت بەباشی کار بکە خۆشتان نەزانن زیادە ڕەویکردن لە هەر شتێکە باش نییە. خۆیان پێڵقی داهاتومان دیسان و درێژەدانە بێت بە بابەتی چەوری و ڕۆن هەتاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورساقۆ فەرمونون شەو شەوگەرتان شاد خواتان لەگەڵ.